قد بناوي حكومتي هريمي كردستان بناوي قلي كردستان زور سباسي سروك ماكرون كين بو او دعوته بو او بانكشتيكا كردي اما سباسي سروك و سپاسی گلی فرانسا و وڵاتی فرانسا دەکەین کە لە کاتەکانی سەختدا هەمیشە یارمەتی هەرێمی کوردستان و گەلی کوردستان و گەلی ئێمەیان داوە سوپاسیان دەکەین و هەر لەو چوارچێوەیەشدا کە ئەم دەعوەتەیان بۆ کردوین ئەوە نیشانەی پشتگیری و دۆستایەتی بەردەوامی وڵاتی فەڕەنسایە بۆ گەلی کوردستان و حەلی مەشاکلی کورد لە چوارچێوەی عێراقێکی یەکگرتوودا. ئێمە لەم کۆبوونەوانەدا تەکیدمان لەسەر ئەو خاڵانە کردووە کە زۆر جار باسمان کردووە. یەکەمیان پابەندبوونی هەرێمی کوردستان بە یەکێتی خاکی عێراق، دوهەمیان حەلی مەشاکلی ئێمە لە هەرێمی کوردستان لە چوارچێوەی دەستوری عێراقدا، دەستورێک کە دەبێ بە شێوەیەکی گشتی ئەگەر بمانەوێ ئەمنیەت و ئاسایش و خۆشگوزەرانی بۆ هەموو خەڵکی عێراق دابین بکرێ. بابەتێکی تر دەمەوێ ئەمڕۆ لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران کە ئێمە پێشتر وەزیری ناوخۆمان ڕاستپارت بوو بۆ ئامادەکردنی راپۆرتێک لەسەر دۆخی ئاوارەکانی کەرکووک و دووس. ئەمڕۆ راپۆرتەکەی پێشکەش بە ئەنجومەنی وەزیران کرد. ئێمە لێرەوە جارێکی تر داوا لە کۆمەڵگای نێودەوڵەتی دەکەین کە یارمەتی ئاوارەکان بدەن، داوا دەکەین لە هەموو ئەو منەظەماتەی ئینسانی و حقوقی ئینسان بە پەلە تحقیق بکەن لەو پێشێلکاریە یاساییەی کە کراوە بە تایبەتی لە تووس. داوا لە UN بکەین زیاتر بێتە سەرخەت کە زۆر بەداخەوە ئومەمی متحیدە وەکو پێویست لەسەر خەت نییە لەسەر ئەم بابەتە و هەموو لایەکیان هەوڵی ئەوە دەدەن ئەو کارەساتە گەورەیە زۆر بە بچووک پیشان باسی فراکسیۆنەکانی کوردستانی دەکەین لە بەغدا کە لەسەر مەسەلەی بودجە ئەو پێشێلکاریە یاسایانەی کە بە حەقیق لە ناو یاسای بودجەدا هەیە کە دوورە لە دەستور و دەستورینین، هەمویان بە یەک دەنگ و بە کۆی دەنگ بەیانێکیان دەرکرد و ئەم یەک ڕیزیە جێی دڵخۆشیە، جێی سوپاسیشە من لێرەوە دەستخۆشیان لێ دەکەم و هیوادارم بۆ بەرگریکردن لە مافەکانی هەرێمی کوردستان هەر بەو شێوەیە بەردەوام لەگەڵ یەکتر کار بکەن و یەکگرتوو بن و یەکڕیز بن بۆ بەرگریکردن لە مافەکانی دەستوری هەرێمی کوردستاندا کە زۆر بەداخەوە یاسای پرۆژەی یاسای بودجەی عێراق